تێستی زیرەکی کە هاتووە لەگەڵ توانەکانی ئەوە بەرزترە ئەو داوای مێشکی داوای شتێکی زۆر لەوە قورسترەکان. کاکە شاسوار خوێندکارێکی تازەیە لە قوتابخانەکەی ئێمە بەو تێستی زیرەکی کە بۆی کراوە دەرکەوتووە کە ئاستی زیرەکی لە کەسانی ئاسایی بەرزترە و ئەکەوێتە ناو حەقلی پەروەردەی تایبەتەوە واتە بە کەسانی بەهرەدار منوەکو مامۆستایەکی پەروەردەی تایبەت هەتا ئێستا لەبەری خوێندکارێکی تازەیە و نەتیجەی تێستەکەشی تازە گەڕاوەتەوە بۆ لامان کارێکی وەها زۆر گرنگ و ئینمان نەکردووە بەڵام ئەوەی کە پلانمان بۆ داناوە کۆمەڵێک پرۆگرامی باشمان بۆ داناوە لە ئەنجامدانی سیمینار وەرکشۆپ بتوانێم کارانە بکات هەم بۆ دەرخستنی تواناکانی خۆی هەم بۆ پەرەپێدانی بۆەوەی لە قاوغێکان نەمێنێتەوە و دروستکردنی چەند پرسیارێکی جیاواز شیکاری کاتی بوێت بتوانێت لە ماڵەوە بیکادیان لەرە لە مەکتەبمان ئەنجام بات هەتا بتوانێت پێوی سەرقاڵ بێت و گونجاندنێک لە دروست بکە لەگەڵ خۆی و لەگەڵ هاوڕێکانیە بەڵێ خۆی ئەمە گرفتەکەیە عادەتەن هەموو ئینسانێکی ئاساییەکە باسی کەسانی ئاسایش بکەین ئێستا بۆ نمونێمە کە زمانی ئەڵمانی نازانی کە زمانێکی قورسەمان کە نەماو کلاسێکی زمانی ئەڵمانیەوە ناتوانین بەڕاشی قسە بکەین تااقەتیشمانیەتی یا بمێنینەوە چکە بێزارمانەکات بە هەمان شێوە ئەو کەسانەشی کە ئاستی زیرەکیان بەرسەوە پرۆگرامی ئەو منهەجەکە بۆ ئەوان دانراوە بۆی کە ئەوە بخوێنن و ئەوە لەگەڵ ئاستی ئەوە یەک ناگرێتەوە بێتاقەت ئەبێ لە پۆلا توانای نامێنێت لە ناو پۆلا بمێنێتەوە مشکیلەی کاکە شاسواریش زۆربەی جارەکانەوە کە ناتوانێت لە پۆلا بمێنێتەوە تااقەتی نیە لەبەرەوەی بەو پێی تێستی زیرەکی کە هاتووە لەگەڵ توانەکانی ئەوە بەرزترە ئەو داوای مێشکی داوای شتێکی زۆر لەوە قورسترەکە مێشکی داوای شتێکە کاکە زۆر لەوە سعبتر بێت قورستر بێ هارد بێت هەتا بتوانێت تەعامل لەگەڵا بکات شتێک کە بتوانێت مێشکی پێوی سەرقاڵکات و مێشکی هیلاکات و بزیتیا بەتاڵ بێتەوە.